سەرنجتان بۆ چەند هەواڵێک ڕائەکێشم لەبارەی دابەشکردنی غاز و ڕووداوێکی سەختی هاتوچۆ. هەروەها باسی ناوچەیەکی سەرنجڕاکێشی دەریاچەی دوکانیشتان بۆ بکەم. سڵاوتان لێبێت. دوای ماوەیەکی زۆر ئەمڕۆ دەنجی بوتڵ و مۆسیقای سیارەکانی دابەشکردنی غاز کۆڵانەکانی سلەیمانیان ئاوەدان کردەوە. یەکێ لە گەڕەکەکان پەیاملێری 964 چوو بوو ئەو گەڕەکە شایەتی خۆشحاڵی هاوڵاتیان بوو کە بە فۆرمی بایعی و دوور لە ڕاکەڕاکە و پاڵپاڵێن غازیان وەردەگرت. بەڵام هێشتا کێشەی و خێزانانە چارەسەر نەبووە کە خەڵکی دەرەوەی شارن و ناچارن هەر لە بەنزینخانەکان بە نرخێکی گران غاز بکڕن. هاوڵاتێکی خەڵکی کەرکووک کە نیشتەجێی سلەیمانیە بە 964 وت دەڵێن فۆرمی بایەکەتان هی کەرکووکە و ئەم غازە شمولی ئێوە ناکات بە تکا و ڕجاش غازمان نادنێ. پیکابێک بە دە بەنزینەوە کارەس هاتی نایەوە. مرد منداڵێک تیایدا سوتا و 4 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بەرە بەیانی ئەمڕۆ کاتێک هەوا تاریک و ڕوون بوو لە نزیک دەواازەی خورمات و پیکابێک کە دوو مرد منداڵی تێدا بوو ویستی بچێتە و بەری جادەکە لە ناکاو مینی پاسێک خۆی پێدا کێشا و یەکسەر هەردووکیان گڕیان گرت. ئەحسان عەباس بەڕێوەبەری هاتوچۆی دەرەکیەکانی خورمات و بە 964 وت پیکابەکە زیاتر لە دە بە بەنزینی تێدا بوو. مرد منداڵەکان ویستیانە بچنە ئەو بەری جادەکە و وەکو ڕۆژانی تر بوەستن و بەنزینەکەیان بفرۆشن. بەڵام لەو کاتەدا مینی پاسێک بە خێرایی لە ئۆتۆمبیلەکەیانی داوە. یەکێ لە مێر منداڵەکان دەست بەجێ لەوێ گیانی لەدەستداوە و ئەوەی دیکەشیان بە ڕێژەی 190 سوتاوە. جگەلەوانیش 3 کەسی دیکەش هەر بە سەختی بریندارن. لە کوردەواریدا کاتێک دوعای بەخێر بۆ منداڵی کەسێک دەکەن دەڵێن یاڕەبی ببێتە داری بەری و لە سێبەریدا بەحەسێنەوە. ئەم دوعاە بۆ مالیک گیر بووە و بۆتە چرا و ڕووناچی بۆ بە پیرە نابیناکەی. مام ئیسماعیل باپیرەی مالیکە لە گەڕەکی کرێکارانی شاری هەولێردا ئەنیشن لە تەمەنی 12 ساڵیەوە هەستی بە کەسبوونی چاوەکانی کردووە و ئەوە 2 ساڵیشە هەر بە تەواوی بینایی لەدەستداوە. بۆیە ئەگەر ئیشێکی زەروری هەبێیان لە کاتی نوێژە پەرزەکان مالیکی کوڕەزای ئەچێ بەدەمیەوە و دەستی ئەگرێت و دەیگەێنێتە مزگەوت. مالیک مەسعود بە 964 وت ئەرچی خۆمە و بە خێرێکی زۆر گەورەشی ئەزانم کاتێکیش ئەچمە لای باپیرە قسەی خۆشم بۆ ئەکات و هەموو کاتیش بەسەر هاتی لایە. دەریاچەی دوکان خۆی لە خۆیدا دڵگیر و دڵڕفێنە. جاوەرە لە سەرئا و لە ناو کافتریایەک چاو قاوە بخۆیتەوە و شێت و شەیدای ئەو سروشتە جوانە نەبی. 2 ساڵێک دەبێت لە سەر دەریاچەی دوکان چەند کافتریایە کراونەتەوە کە چواردەوریان ئاوە و بە بەلەم نەبێت ناتوانیت بچیا و شوێنە. دابان شێخ محەممەد خاوەنیەشێک لەو کافتریایانە قسەی بۆ 964 کردووە و ئەڵێت مشتری تایبەتی خۆمان هەیە بە ئۆتۆمبیل دێنە سەیرانگای قەراخ دەریاچەکە لەوێ سیارەکانیان ڕائەگرن و بە 2 بۆ 3 خولەک بە بەلەم دەگەنە لامان. وەک دەڵێت ئەو جۆرە پرۆژەیە ناوازەیە لە هەموو عراقدا تاکە و لە هیچ شوێنێکی دیکەی ئەم وڵاتە شتیوانەکراوە. ئێستا وەرزی گەشت و سەیرانە و لە هەموو لایەکی کوردستان هاوڵاتیان ئەسنە دەرەوە بۆ بەسەربردننی کاتێکی خۆش. بەڵام ئەوەی بۆتە کێشە، ئەوەی بۆتە گرفت، ئەوەی بۆتە خەریکە وەکو کللتوری لێدێ ئەوەیە کە بەشێک لە هاوڵاتیان ژینگە پیس ئەەکەن پاشماوەکانیان بەجێ ئەهێڵن لەناو ئەو سروشتە جوانە و ژینگەکە ئەشێوێنن. دەمەوێت سەرنجستان بۆ بابەتێک ڕابکێشم دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش لە ناوچەی شەمێران لە سنووری قەزای دەربەندی خان. شوێنەکە ناوی دوورگەی ئەسپەکانە، دیارە دوورگەیە کە هەر 4 دەورەی ئاوە. بەم دواییە ڕێگەیان بە هاوڵاتیان ئەدا کە سەردانی ئەو دوورگەیە بکەن بۆ ئەوەی دیمەنێکی جیاواز لە دیمەنەکانی دیکە ببێنن. بەڵام کە تێبینیان کردە و هاوڵاتیانێک کە ئەسنا ئەو دوورگەیە پاشماوەکانیان بەجێ هێڵن و ژینگەکە ئەشێوێنن. بۆیە پۆلیسی دارستان و ژینگە چاودێریەکی وردی لەسەر ئەو دوورگەیە داناوە و کاتێکی بۆ دیاری کردوون ئەو بەلەمانەی کە ئەو خەڵکە ئەپەڕێنەوە بۆ دوورگەکە پێویستە لە کاتژمێر 7ەوە هیچ کەسێکی تێدا نەمابێ. ئەمە ئەو ڕێکارەیەکە پۆلیس بە ناچاری گرتووەتێ بەر بۆ ئەوەی بتوانێت ئەو دوورگە سەرنجڕاکێشەی دەربەندی خان بە پاک و جوانی بهێڵێتەوە.
بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.